یاریەکانی ئۆلۆمپیک هەر ڕووداوێکی سادەی وەرزشی نییە کە چەند ساڵ جارێک ڕوودەدات، بەڵکو زۆر گرنگە، بە هەزاران یاریزان بەشداری تێدا دەکەن. ئەوە جگە لەوەی بە سەدان هەزار ئەگەر نەڵێن ملیۆنان کەسیش بۆ تەماشاکردن دەچنە ئەوێ. ئەمساڵ لە پاریس و لە شارەکانی تری فەرەنسا بەڕێوە دەچێت، بەڵام چەند کاتژمێنێک پێشەوە وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو ئاگر لە چەند مەحەتەیەکی شەمەندە فەرکەوتەوە، زیانێکی زۆریشی گەیاندووە. ئەمە ئاژاوەیەکی دروستکە هۆکاری ئەمە چییە؟ چێ لە پشت ئەمەوەیە و بۆچی بە دیاریکراویش لەم کاتەدا بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانمان هەیە، لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ئازاد مستەوفی، ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری سیاسی، ڕاستەوخۆ لە شاری پاریسەوە لەگەڵماندایە. کاک ئازاد دیێوارەتان باش، زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆت باش دەزانی زیاتر لە 60,000 پۆلیس و دژە تیرۆری فەرەنسی لە ئامادە باشیدان، بەڵام ئاگر لە بەشێک لە هێڵەکانی ئاسنین کەوتۆتەوە. بۆچی ئەمە ڕووی داوە؟ چۆن؟ سڵاو ڕێزم هەیە بۆەوە بنێڕایانویستان. بێگومان هێزی ئەمنی و پۆلیس هەروەها کۆمپانیای SNCF کە کاری گواستنەوەی هاوڵاتیانە کات لە ناوخۆ هەروەها بێتەوە بۆ دەوەی فەڕەنسا، پێشبینی و ئامادەکاریان کردبوو بۆ ئەوەی کە ئەنزانی بەهۆی ئەم یاریانەوە کەمە دوای 3 ساڵە فەڕەنسا و بەتایبەت پاریس ئەم یاریانە بخۆ بین بۆ ماوەی مانگێکی درێژەی ئەبێت. پێشبینیان کردبوو کە هەندێک لەم بابەتانە خۆلی خۆیان خراپەکاری ڕوو بدات، بەڵام لە چ شێوازێک بێت زانیاری نەبوو ئەوەی کە ئەمڕۆ پێشنیوەڕۆ بینرا سیستمی SNCF بۆ ئەتلانتیک و بۆ باکوور و بۆ ڕۆژهەڵات لە کار کەوت. هەروە لە راپۆرتێکی خۆشتان ئاماژەتان پێکرد زیاتر لە 800,000 مسافر هەمووی ئاوارە بوون لە ئۆزگەی قیتارەکان و تا ئێستاش ناتوانە بگاتێت. دیارە ئەتوانم بڵێم 2 ساعتی پێش لەمە بوو کە بەرپرسیان ڕایگەیاند هەندێک هێڵیان توانیوە چارەسەر بکەن تا دووشەم ئەگەری ئەوە هەیە کە هەموو هێڵەکان بتوانرێت بگەڕێتەوە سەر دۆخی ئاسایی خۆی. هەتا ئێستای لەگەڵا بێت هەرچەند سەرگۆزیرانی فەڕەنسا بەپەلە خۆی چووە شوێن ڕووداوەکە لەگەڵ بەرپرسانی پەیوەندیدار دانیشت و ڕاستەوخۆ خۆی سەرپەرشتی بابەتەکان ڕووداوەکانی کرد، بەڵام هەتا ئێستا لایەنێکی فەرمی ڕای نەگەیاندووە کە چ کەسێک چ کەسانێک چ گروپێک چ تاقمێک لە پشتی ئەم بابەتەوە. زۆر باشە کاک ئازاد، بۆ خۆشە داگاداری ئێمانوێل ماکرۆن زۆرێک لە سەرکردە جیهانیەکانی بانکێش کردووە تا بەشداری لەکردنەوەی ئۆلۆمپیاد بکەن، بەڵام پرسیارەکەی من ئەمەیە ئەم کارە تێرۆریستی کە کراوە چ پەیامێکی پێ بەڕای ئێوە بۆ فەرەنسا و بۆ تەواوی ئەوروپا و بۆ جیهانیش؟ هەتا ئێستا هیچ بەرپرسێکی فەڕەنسی ئەم کردەوەی بەکردەوەیەکی ترۆریستی ناونە بردووە، بەکردەوەیەکی جنایەتکارانە بەکردەوەیەکی خراپەکاری ناویان بردووە، نابردووەمە کردەوەیەکی تۆریستی بووە. چونکو کەس پێوە نەبوو هەر ئەوەیە کە مەجموعە هێڵێکی شەمەندەفەر لە ئیش کەوتۆ سیستمەکە تێک چووە کە ناتوانرێت خەڵ بگوازێتەوە بۆ شوێنێکی تر، وەکو کردەوەی ترۆریستی ناویان نەبردووە. بەڵام بێگومان فەڕەنسایەکی لە وڵاتانەیە کە ئەتوانم بڵێم لە درێژایی مێژووی خۆیە هەمیشە لەلایەن ئەنواعی بنیادگەرایی هەمە چەشنەوە کەوتە بەرهێرش ئێمەشاڵ لە بیرمانەکە پێشتیش بۆ گۆواری شاڵی ئەبدوو یا بۆ زۆر بابەتی تر فەڕەنسا و بەتایبەت پاریس یەکێک لەو شوێنانەیە کە هەمیشە هێرشێکرێتە سەری. ئێرە ئەم پایتەختە پایتەختێکی فرەڕەنگە لەبەر ئەوەشە کە لەو هێزی پۆلیسانی کە هاتوون بێجگە فەڕەنسا لە وڵاتانی هۆڵەندا، ئەڵمانیا، بەریتانیا هێزی پۆلیس هاتووە، هێزی ئەمنی هاتووە بۆ ئەوەی کە بتوانن بێجگە ئەو
هێزی پۆلیسە و سەرباز و سوپا و هێزی ئەمنی کە فەڕەنسا خۆی دابینی کردو بۆ ئێرە بۆ پاریس ئەوانیش بتوانن لەم ماوەیە تەناهی پاریس و ئەم نیشتمانە بپارێزن چونکەمە زۆر گرنگە لە کاتێکە ئەم یاریانە بڕێوە چێت کە هەڕەشەی سیاسی نێوان وڵاتەکان لە یەکتر درێژەی هەیە و هەندێک وڵاتیش لەم نێوانەدا ڕۆح تەنانەت وەرزشکارەکان ناکەن هەڕەشە لە وەرزشکارەکانەکەن وەرزشکاری وڵاتەیە ئێمە ئەبێت هێرشکەی نەسەری ئێمە ئەبێت لێ بدەین بە نەهێڵین بێت ئێرە وەرزش بکات خۆتان باشتر لە بن بارودۆخی ناوچەکە ئازارن شەڕی ئوکراینی رووسیا شەڕی غەزە و ئیسرائیلم لاشۆ هەندێک هێرشی سایبەری هەیە بەڵێ باش کاگازات ئەم جۆرە کارانە جا تێرۆریستی بن یاخود نا ینی ئیتر ئەمە شتێکە و ڕووی داوە بەڕای ئێوە تا چەند ئێوە ڕۆژنامە نووسن تا چەند کاریگەری لەسەر دەرونی یاریزانەکان دەبێت لەسەر ئەدای یاریزانەکان لە ئۆلۆمپیاد ئەمڕۆ ئەو جەژنەی کە بەڕێوەچوو بە پێچەوانی جەژن لە هەموو وڵاتانی کە لە شوێنێکی یاریگەیەکی وەرزشی ئەبێت لێرە لە سەر ڕووباری سینە کە 6 کیلومتر و 8 ساعتی پێچێت و لەوێ بینیمان خەڵک زۆر بە ئاسایی لە بابەتەکەی ئەڕوانی شادمانی خۆی دەرەبڕی زۆر گروپی موزیکی نێودەوڵەتی هاتبوون ئەوانیش شادمانی خۆیان دەرەبڕی ئەو تیکێتانی کە تا ئێستا فرۆشراوە زۆرترین ئاماری بەخۆ تەرخان کردووە لە مێژووی یاریەکان وەرزشکارەکانیش بێگومان کاتی ئەم خۆشی دەربڕنەی خەڵکە بینن کاتی ئەبینین کە جەژنەکە و مەراسیمەکە و کەرنەڤاڵەکە زۆر بەڕێکوپێکی بەڕێوەچووە و خەڵک لەو پەڕی شادمانیە من پێم وانییە کاریگەریکی خراپ لەسەر دەرونی یاریزانەکان بکات و بتابەتەوەی کە بینن بە هەموو شێوەیەک هێزی ئەمنی و پۆلیس و سەرباز بە تەواوی ئاگاداری بارودۆخەکە هەیە و ئاگاداری ئەوانیشە و ئیشیان پارێزێت بۆی من پێم وانی کاریگەری خراپیان لەسەردا بنێت لە هەر وڵاتێکی دیش بۆ من پێم وابێت ئەم خراپەکاریانە هەرڕووی ئێدات و ئەمە شتێکی ئاساییە زۆر باشە زۆر بەڕێز ئازاد مستەوفی ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری پاریسەوە لەگەڵ مامووی گەلێک سوپاس بۆ ئێوە ئێوارەتان باش